حەمە کرماشانی دەنگێکی پڕ لە خەفەت. محەممەد عادل ناسراو بە حەمە کرماشانی لە گەڕێکی ئازادی شاری سلێمانی لەدایک بووە. خاوەنی دەنگێکی خەفەتاوی و غەمگینە و یەکێکە لەو هونەرمەندە میلیانەی لای خەڵکی خۆشەویستە و تێکستی نەشیاو لە گۆرانەکانی دابوونینی. حەمە کرماشانی لە ساڵی 2014 یەکەمین ئەلبومی خۆی بڵاو کردوتەوە و دواتر بە گۆرانی بەسا ناوبانگی دەرکرد. کرماشانی دەڵێت هونەرمەند دەبێت هەموو شتێکی پێبێت و بزانێت چی جۆرە گۆرانیەک بۆ چی شوێنێک شیاوە. بەوپێی ئیشوکاری لە ئێران بووە نازناوی کرماشانیان لێنەوە. کرماشانی چەندین گۆرانی خۆشی هەیە، لەوانە ئێوارەیە و وا دیارام شەو دیسانگریاوی و چەندانی دیکە. حەمە کرماشانی خاوەنی بینەرێکی ئەجگار زۆرە و لای خەڵکی کوردستانیش یەکێکە لە هونەرمەندە گەورەکانی هونەری میلی.